سڵاو بینەرانی شارپرێسم کاتتان باش. ئێستا ئێمە ڕاستەوخۆ لە بەڕێوەبەراتی گشتی بەنداوی دەربەنی خانین هاتوین بۆ ئەوەی کە لە دۆخی بەنداوەکە و ئەو ژمارانەی کە ئەمڕۆ لە بەنداوەکە لە ڕێژەی ئاوە لە ڕێژەی بەردانەوە هەیە بۆ ئێوەی بخینە ڕوو. هەروەها باسی ئەوەکەین کە ساڵانە لەم کاتە کە وەرزی بەهار کۆتاییە بەرەو وەرزی هاوینەچین، بەنداوی دەربەنی خان جێگەی ئومێدی هاوڵاتیانی دەربەنی خان و گەرمیان بە گشتی تاوەکو شارەکانی باشووری عێراقیشە، بەڵام ئەمساڵ جیاوازە بەوەیەوەی کە وشکە ساڵی لە ناوچەکە هەیە، زۆرتر جێگەی ئومێدە، خەڵک زۆرتر چاوەڕێی ئەوەن کە بزانن بەنداوی دەربەنی خان ئەمساڵ چەندێک ئاویان بۆ دابینەکە، ئایا تینوو ئەبن یان ئەم بەنداوە توانەیە پێویستەکانی ئاوی خواردنەوەیان بۆ دابین بکات، چونکە ئەمساڵ لە سنووری گەرمیان بە ڕێژەی 5 جار کەمتر لە ڕێژەی ئاسایی خۆی باران باریوە و بەرهەمە کشتتوکاڵەکان هەمووی کاریگەریکی زۆری لەسەرەوە. ئەمساڵ بەرهەمی کشتتوکاڵی هاوینە کە ئەو بەرەمانەی کە بە بەراون لەسەر ڕووباری سیروانن ناکرێن یان کەم کراونەتەوە لەبەر ئەوەی ناتوانن ڕێژەی ئاوی پێویست بۆ بەرەمە کشتتوکاڵەکان دابین بکەن. بۆ ئەم پرسە ئێستا بەڕێز ڕەحمانخانی بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خانمان لەگەڵا. کاک ڕەحمان زۆر سپاس لەگەر بیتە ئێرە، زۆر سپاس. کاک ڕەحمان، سەرەتا ئەتوانی باسێکی دۆخی بەنداوەکەمان بۆ بکەی، ئەمساڵ لە چه ئاستێکایە دۆخی؟ بەڵێ، دیارە بەهۆی کەم بارانیەوە، بەهۆی ئەوەی کە لە دیوی ئێرانیشەوە ئەوان بەشی خۆیان ئاویان خەزم کردووە، ئەمساڵ ئاوێکی کەماتۆتە بەنداوی دەربەنی خانەوە، بۆیە ئێمە ئەو ئاوەی کە لە بەنداوەکە هەیە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ساڵی پار ئێمە جۆرێک لە یەدەکمان لە بەنداوەکە هێشت بووەوە، یەدەکی ئاومان هێشتبووە بۆ ئەم ساڵ. ئەو ئاوەی لە بەنداوەکە هەیە ئێستا نزیکەی ملیار و 200 ملیۆنێک مەتر سێجا ئاو لە بەنداوی دەربەنی خان هەیە و ئاوەش هەمووی خرج ناکرێ، بەشێکی خەزنی مردووە، بەشێکی تری خەزنی زیندووە، بەشێکی تریشی پێویستە بە پێی ستانداردی تەوسیاتی شەریکاتی استیشاری وانەی کە لە سەلامەتی بەنداوەکە کاریان کردو بە پێی ئەو ڕێژانەیە ئێمە ئاو بەردەینەوە. ئێمە پلانێکمان داڕشتووە کە لە یەکی شەشەوە دەست پێەکەین، ئەو پلانە بۆ ئەوەیە کە تا یەکی 11 ئێمە بەپێی ئەو خەزنەی هەمانە لە بەنداوەکە بەپێی تەوەقعاتمان بۆ داهاتی ئاوی بەنداوەکە ئاو بەرەدەینەوە بە ئاراستەی ڕووباری سیروان، واتە ئەو هەموو ناوچانەیەکە و نەخواروی بەنداوی دەربەنی خانەوە لە دەربەنی خانەوە تا ئاگاتە باوە نور و مەیدان و کەلار و جەلەولا و سعدیە و تەنانەت خانەقین و قەرەتەپە و هەموو ئەو شوێنانەی کە پشتیان بە ئاوی بەنداوی دەربەنی خان بەستووە. ئێمە هەوڵە دەین لانی کەمی پێویستەکانیان کە ئاوی خواردنەوە و پێویستەکانی تری ڕۆژانەیە دابین بکرێ و بە دڵنیاییەوە کەمتر لە نیوەی ساڵی پارێمە ئاو بەرەدەینەوە و ئەگەر با بڵێن ئەو تەجاوزاتانەی کە هەن لەسەر ڕووباری سیروان کەم کرێنەوە بە دڵنیاییەوە بەشی پێویستەکانی خەڵک ئاوەگاتەوە ناوچانە، بەڵام هی ئەوە نییە کە وەکو ساڵانی ڕابردوو دەست بە جۆرە لە کشتتوکاڵی هاویناوەی کە پێڵێن مەرەزەیە نازانم ئەوانەی کە ئاوێکی زۆریان پێویستە بەشی ئەو بینانە ناکات، چونکە ناتوانن ئەنتێکەکان چاکەن بەو نەوەی کە ئاوێکی زۆر سواری پرۆژەکانی ئاودێری بێ لەو ناوچان. ئێستا ڕێژەی بەردانەوە ئەگەر بە مەتر پێمان بڵێ و ئەمە چی ئەبێ لەسەر بەرەمێنانی کارەبا ئەمساڵ؟ ئێمە ئێستا حاڵی حاضر نزیکەی 20 بۆ 25 مەتر سێجا لە چرکەیەکە ئاو بەرەدەینەوە و داهاتی ئاویشمان تەنها 10 مەترە، ئەویش زۆربەی با بڵێن چەم و ڕووبارەکانی لای خۆمانە لە دوی ئێرانەوە تا ڕادەی نزیکەی مەتر 2 مەترێک ئاو دێتە ناو بەنداوی دەربەنی خانەوە، زۆر کەمە. ئەوانەی هەنی تانجەرۆ و زەڵم و بەشێکی زمکانە ئاوەکان دێنە ناو دەریاچی دەربەنی خانەوە، واتە داهات زۆر کەم بووتەوە. ساڵی پارەم وەختە ئێمە نزیکەی 90 مەتر سێجا لە چرکەیەکە ئاومان بەرەداوە، لە کاتێکە داهاتمان لەوە زیاتر بووە. ئەو داهاتەی ئەم ساڵ هاتووە لە 20 ساڵی ڕابردووە ئەگەر مقارنەیەکەین تەنها لە 36 بۆ لە 37 ئێمە ئام ساڵ ئاو هاتوتە بەنداوی دەربەنی خانەوە، مەش ڕێژەکەی زۆر کەمە و لە ڕاستیە بەرهەمێنانی کارەباش بە جۆرەی ئەو ئاوەی کە بەرەدرێتەوە ئەم ساڵیش کەمەکە. ئێمە ئێستا حدودی 15 مێگایەک بەرهەمهێنین لە بەنداوی دەربەنی خان، لە کاتێکا ساڵی پارە ئەم وەختە نزیکەی 6 مێگاوات کارەبا لە بەنداوی دەربەنی خان بەرهەم هاتووە. کاک ڕەحمان، بۆی هاوڵاتی ئاسایی لە ژمارەکان تێبگا، ئێستا بەنداوی دەربەنی خان لە چاو پارە ساڵی پار ساڵێکی پڕ ئاو بوو، ینی پڕ ساڵێکی تەڕ بوو، چەند فەرقی هەیە بە مەتر بە ئاستی بەرزەکەی؟
ئاستی بەرزی لە چاو ساڵی پارەم ڕۆ 11 مترونی و ئاستی ئاو ئێستا نزمترە لە ساڵی پار و هەروەها ئەگەر بە قەبارەش حسابی کەین نزیکەی 650 ملیۆن مەتر سێجا ئاو لە بەنداوی دەربەنیخانم ساڵ کەمترە لە ساڵی پار. زۆر باشە. هەندێک سەردانی گرنگ لە بۆ بەڕێبەرێتەکەتان ئەنجام دراوەکو و کۆنسوڵی فەڕەنساوە لە مانگەکانی ڕابردوو شاندی عراقی هاتن بۆ بەنداوی دەربەنیخان، باسی بەنداوی دەربەنیخانیان کردبووە، باسی گرنگی پرۆژەکە. ئایا ئێوە چیتان لەم سەردانانە هەڵەنجا بۆی خزمەتی پرۆژەکە یا بەنداوەکەی پێ بکەن؟ بەڵێ ئەوە ئەوەی کە باس کرا وەفدێکی باڵایی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بوو. ئێمە لێرە بەنداوی دەربەنیخان و بەنداوی دووکان و بەنداوی حەمری نیشتەنانەت ئامادە بوون. کۆبنەوەیکی هاوبەشکرا بۆ هەڵسەنگاندنی دۆخی ئاو، چونکە لە کۆتایی وەرزی خەزمکردنی ئاو لە یەکی شەشە کە نزیکە بووینەوە بۆ ئەوەی هەڵسەنگاندنێک بکەین بۆ ئاوەی لە بەنداوەکانە هەن و چۆن هەماهەنگی بکەین لە بەکارهێنانی ئەو ئاوا یا کەمتر بەکارهێنانی بۆ ئەوەی ئەوە لە بەرچاو بگرین ئەگەر خوا نەخواستە ساڵێکی تریش دیسان وشکە ساڵی دووبارە بوویەوە، چونکە ئێمە لە ساڵانی پێشوا بینی ومانەوە حاڵەتانە هیوادارین دووبارە نەبێتەوە، بەڵام ئەگەر هەبوو چی بکرێەوە کۆمەڵێک ڕێو شوێن باسکران کە لەوانە ئێمە لەسەر ئاسی ناوخۆ چی بکەین و لەسەر ئاسی ناو دەرەوەش بۆ گفتۆگۆکردن لەگەڵ لایەنی ئێرانی و ئەوانەیە حکوومەتی عێراق چی بکە. هەموو ئەو باسانە باسکران و دوایی کرانە راپۆرتێکە دراوەتە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و هەروەها نوسخەشی دراوەتە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم بۆ هەمان مەبەست. دواتر کۆبنەوەیەکی تر سازکرا کە نوێنەرێکی پەرلەمانی عێراق لی سلێمانی لەلایەن ڕێکخراوی کوردستان بۆ هەمووانەوە هێنرابوون. لێرە کۆبنەوەیەکی هاوبەش کرا باسی کێشە و گرفتەکانی بەنداوی دەربەنیخان بە تایبەتی لەسەر ئاستی عێراق، چونکە ئێمە گرفتێکمان گرفتی مالیمان هەیە لەگەڵ عێراق، گرفتی تەکنیکیمان هەیە، هەندێک کێشەمان هەیە کە تا ئێستا ساغ نەبووەوە بەهۆی ئەو کێشە هەڵواستراوانەی لە نێوان هەرێم و عێراق هەیە. باسمان لەو کێشانە کرد کە چۆن نوێنەرەکانی کورد لەوێ داکۆچی لە بودجەی بەنداوەکان بکەن کە بودجەی پێویستە ئەو مەساریفانەیە و خەرجیانی لە بەنداوەکانە خەرجەکرێت لە هەرێمی کوردستان لە بودجەی سیادی بێ و حکوومەتی عێراق دابینی کە تا ئێستا نەیکردووە. کۆبنەوەی ئەوەی کە باوڵێن قۆنسوڵی فەڕەنسا ڕۆژی پێنجشەممە لێرە بوو دیارە لەسەر داوای خۆیان بووە. ئەو ئەزانەیە کە بەنداوی دەربەنیخان گرنگیەکی زۆری هەیە بۆ ناوچەکانی خوارووە، نزیکەی 2.5 ملیۆن بۆ 3 ملیۆن خەڵک پشتی بە ئاوی بەنداوی دەربەنیخان بەستووە و هەروەها ئەزانەیە کە ئەو کێشانەی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی ئێرانیشە هەن بۆ کێشەکانی ئاو لە سەدەی 20ەمەوە لە بیدایەتی سەدەی 20ەمەوە درێژەی هەیە تا ئێستا و هەوڵ بدەن چیان پێکرێوەکو فەڕەنسیەکان بۆ هاوکاریکردنی ئەو ناوچانە لە با بڵێن بە کەمترین زیانەوە لە وشکە ساڵی دەربازیان بێ و هەروەها لەگەڵ وڵاتانی دراوسێش چۆن نێوەنگیریەک بکەن بۆ ئەو کێشانە بە سلمی حل بکرێن. زۆر باشە. تۆکو بەڕێوبەری بەنداوی دەربەنیخان لە وڵاتێکی ئاسایی زیاتر لە دۆخی ئاو مەترسی یان ئاسایی دۆخەکەتی ئەگەی ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیانەی کە بۆ هەم کارگەکانی چەولم هەم ئەوانەی کە مەرەزە و بەرهەمە کشتتوکاڵەکان لەسەر ڕووباری سیروان ئەکەن یاین داهاتیان پشتی بە ڕووباری سیروان بەسوە ڕێنمایی چییە بۆ ئەوانیان ئاگادارکردنەوە چییە بۆە؟ خۆی لە ڕاستیە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە ئێمە هەمومان لەسەر چ لەگە سیروان بین یا لە شوێنانی تر بین پێویستە دەست بە ئاوە بگرین، چونکە بەڕاستی بارودۆخەکە بەرەوەەوە ئەچێ کە ئاوردە وردەکەمە بێتەوە، ژماری دانیشتوان زیاد دەکەن، بەکارهێنانەکانی ئاو زیاد دەکەن، بۆیە ئێمە بێ دەست بە ئاوە بگرین هەر لە دانشتنەوە تا ئاگاتە هەموو بەکارهێنانەکانی ترکە کشتتوکاڵ لە 170 ئاوی ئێمە بۆ کشتتوکاڵە ڕوا. پێویستە ئەوە بزانرێت کە ئەم ساڵی پار نییە و ساڵی پێراریش نییە، ئەم ساڵ ئاو زۆر کەمە و پێویستە ئێمە تەرکیزکەینە سەر ئەوەی کە ئێمە هەرچۆن ئەبێ وا بکەین لادێکانمان چۆڵ نەبن، ئەو شوێنانەی کە کانەکانیان وشی کردووە یا بیرەکانیان وشی کردووە یا کێشەی با بڵێن مشکلەی مەڕووماڵات و لەوە ڕوو ئەوانەیان هەیە، پێویستە حکوومەتی هەرێم بەپەلە کۆمەک بگەێنێتە ئەو ناوچانە و نەهێڵێ لادێکانمان چۆڵ ببن، ئەنفالێکی تر بە جۆرێکی تر دروست بێتەوە. لە ڕاستی ئەگەر لادێکانمان چۆڵ ببن کە
بنچینەی ئابووری وڵاتی ئێمن جارێکی تر دووبارە ڕەنگە ئاوادان نەکرێتەوە یان زۆر زەحمەت بێ ئاوادان بکرێتەوە ئێمە دان بە خۆمانە بگرین ئەم ساڵ تێپەڕێنین تا زستان بۆی بزانین دواتر بە پلانی استراتیژی ئەوانە هەوڵ بدەین بە دروستکردنی بەنداو بێ بە دروستکردنی پۆند بێ هەموو ئەو شتانەی کە ئاوی زیاتر لە هەرێمی کوردستان کۆکەینەوە بۆی ناوچەکانمان جێگیرکەین و کوردستان هەمیشە ئاوادان بێ. زۆر سپاس بۆ بەڕێز ڕەحمانخانی بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خان بۆ زانیاریانەی بۆ بینەرانی شارپرێسی قسەڕوو. بەڕێزان وەکو ئەوەی کە بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خان لەسەر جەم جارەکان کە چاوپێکەوتنی ڕۆژنامەوانی ئەنجامەدا داوا لە بەرپرسە سیاسی و حکومیەکان ئەکات کە لەگەڵ وڵاتی ئێران پەیوەندیان هەبێ بۆ ئەوەی کێشەی ئاو چارەسەر بکرێەوە داوا لە وڵاتیانەکە ئێستا ئەمە بۆ یەکەم جارەکە بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خان ڕێنماییان ئاگادارکردنەوەیکی ئاوا لە بڵاو بکاتەوە کە دەست بە ئاوە بگرن. پێشتر کێشەی ئاو بەم شێوەیە نەبووە کە وەکو لە ژمارەکانە دیارە ئێستا 5 جار لە ساڵی پار کەمتر ئاو بە نزیکەیی 5 جار کەمتر لە ساڵی پار ئاو کەمتر بەرئەدرێتەوە بۆ سەر ڕووباری سیروان بۆ ئەوەی سوودی لێبینن و ئەوەی کە زۆر گرنگ بوو کە بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خان دڵنیاییدا ئەگەر بێت و هاوڵاتیان وەکو ساڵانی پێشوو هەم غەسالەکان ئەو بەرەمە کوشتکاڵانەی ئاوی زۆریان پێویستە دەستکاری ڕووباری سیروان نەکەن تونێتی ڕوو لە ناوچەی گەرمیان ناکە.